وين بس بقى يلاقي والله مش يلاقي وش باقي دانش ها باقي دانش وش انا باقي اشتكي هنا مو هاك هنا والله تخو راسك يلاقي تقدر تشوف انا والله باقي فين هو انا والله وين لا وين بالله لا وين عمها وين النار رسن بالله انا اجيب جواب كذا باقي او سيد باقي يوقر عنا بيرش يبرم تيجي جايك دنيا مو بمناوه ارولا ابي ميوشي بقوم نسمعونه نبرة لا بس وين بقينا جواب كل بوم ناجي يا ابي اروي نايت خواك اللي بدي استنى بقوم نسمعونه وكو عثمان وحريه وكو ليل ومجنون امثاله راي من هني ادفسس راي من هني بروح بقى اذا تبوها معليك الكرم هاي وصعته مالنا دقيقة بقصي بابك ايه بابك شنو بيني بزا توبينا توبيني والله اللي شنو ناي رمك وجهه بابا ربك ان شاء الله يا كريم يا اخوي ان شاء الله كريم يا اخوي ونجاتك يا باشا ولد الروح ولد ربنا ادبسس بابرين عثمان مرتب كريم وين ما نجرب ها ورد السيدي ها بروح ولا من نفسي الروح باشا وش والله باشا لتولو هوالك عالسورة تشيلك او درقا يقواش هو داخل اولاينا صالح ويح ادبسس ولا اولاني هذه هي كيف يعني ايا ور خلقينا كاكا فريام كون من وين بوم كاكا من عاشقم خوشويستكم ليون بوا من اميو داستانه تو ماركم ياوار وكو ليل المجنون وكو عثمان وحريه كره فريام كون كره كاكا ياوار يش انا والله اخوه برادرينا كاكي من تخوايك دقه بقربان وري ارمتيكم با ورا بساقوهم باشا عثمان جان تيم قينا من برا قل لي راكاكا ربك الخيال ملاي بالله خير يا اخي والله ظلم بويا سوتي بقول ترسم شيء كيف هلا ماري با داي بيا غمبر خواي كل ناوي بردونا جاتي ابو بقربان ولو قصانا ما كبابا جرقمه قوم قابلتهم بحجد قالوا شيء كبو دروسنا كراوه من اولام جرقمه اي اخوة مجرقوا لي بسنه بوي نجاتي يا باشا هذا باب قرينو بياي تشابه بو شو بقرينو كاك بشكو بلا بدوزينه قربان السلام عليكم عليكم السلام ماشي براك حوالي شونا قربان مالن تو خلشم ناوي انا والله قربان من ام يبسم بو غوندا بقر عنا غوندا شو بيشوتو قول الله يناوك بيشوتو عشقا جميله خو قال زورن قوشي حرزنا كما جيب يلا زابتي بزام عشق لك كان غوندا والله او راسي رقمك باوك نيمه عثمان تلفوني شي وكي تخواغر موبايلك دربين تلفوني شي وكي مبارش بيني موبايلي بيني والله عزتنا به قربان بين رقمك يجي رمزك هيك مورا باش كاك رمزك يبكلو قربان هاخو بس ما نلوسك يخو تقصي شي لغلاوك اوراق عثماني هنا اوا تلفونه يا الله بس خير ان شاء الله بالله بيه ديش لا والله وجهي الرقم انا ناس اذا جوابي بربزاني شيا الو الو كاك عثمان باشي سرتشا بقربان كاك وا كركت بوم بو لا روم مالي عشق كم زاوتي با تليفون باكم كفي بله رشيكي كلزله بقربان بمحتلي كتولي شويت من لسر قايد سخم يوم ازانم 2 دقيقه كما لايتو نيو بوشوتشم بس ولا دواي غوندك قرينا زام غوندك ناوشي نازانك تليفون باكم كا بقربان بم ازاني تون محتلك 2 دقيقه كما ابي باشا بس تسا ديخوا حافظ خالد شي يا عثمان قلت تبرزتك يوم هلا بقرنا كذا دبنا خزاني نزولي يبكر هنا بمزارم شي بس السركه براكم تشوفنا قلت لك بيوتي
لە توی سە برادێک دێک پێکەوە ڕوونێستا خەمن نەبێت کەمێرا وەستە هەرکاکەەوە هەر ناتن براک بڵای ئێستا دێ زانچی بە قوربان گوێ مێ بە پارۆمانە وڵای $100 تێمە بەکرێسە بلە ناترسێ وڵای زانچی پێم بوو ناڵە پێم ئەزانچی ئەو جەمال بەرازێکی خواگەیەک نەری بێنیشت اینجا خۆ ئەکرێم لە ئەوڵە بۆ توی باسکەم ناکرێت بێتاقەتم بە قوربان ناکرێت بە قوربان وڵای ساریشی تەکسەکە هەڵ ئەزانچی شۆرایدا بۆ خازی پێخەمە باشەڕۆ تۆ بۆ ئامادەیە بەڕێز کاک عوسمان کاکە من زۆر سپاسی جەناب دەکەم عەزیەتی تۆمان ناتۆ توانێت بڕۆیت باوشێوی بەڵێ ناوچی بۆ عوسمان چێ عوسمان عوسمان ئەزانچی ئەو کوڕەکەتە دەستی چاو بۆس یەک داقە تۆ زۆر بێحترامی ئەزانچی ئەو خیانەت لە من کرد بەحترامی کوڕە ڕێزخۆش بگرە قەینا کاکەجان تۆ زی مێشکوشتی تەواوی تۆ بڕۆ بە ساقم باشە بە ساقم تۆ بڕۆ قاعدی باشە کوڕ تۆ بۆ ئامادەیەکەی بۆ ئاکەی بۆ چۆ ئەو نێرەکەی هەڵدەتی زامە و دەشتەیە زانچی باوکە من حەزم لە ژنە کاکە گیان خۆ من ناکرێت تۆ ژۆتە حەز لێ دێمەش حەزمان لێت ئەی پێم نەوتی جارێت چاو دەرێت تا من نەیهێنم تۆ نابێ بێنی زانچی باوکە بە قورعان زۆر عاشقی چەقی ئاغام خواگی کە سۆنێتەوە بووی بەس بزانم بەس تێ بگەم ئەم چەتی و حەزی لە شۆ کردو بەس بزانم ئەها باوکە نەوزانی ئافرەت کە عاشقی کوڕە بێ یەکەم شت شخصیت و هەیبەتە تێگی زەلام هەیە 2 ساڵە بە دوای ژنەوەیە بزانین بۆچی نایێنێ لەبەر شخصیت وردەکەرەکە ئاگدار یعنی شخصیت بەڵێ تۆ هەتە ئەزاهیلچی باوکە لەگەڵ احترام و ڕێز و حرمەت بە باوکمی هەتا بۆ کەت کراوە تێگی هەتا ئێمە ڕێک مەقسەدم ئەوەیە قەدەوە عاقڵ نەبوویت پێشم کەوە بۆ ماڵەوە جەناب پێشکەوە لەبەر باوکمی بەکرد دە دوو شەقیتی هەڵ ماڵێ بە قوڕ نەگیرێ بەر من کەوت باش وەرە ئەمرن نەبێنێ شۆرایی دا بۆ خاسی بۆ شێتمانەکە بۆ دەواز لەم موبایلە بێنە قسەتان بۆ بکەم دەواز لەوە بێنە مۆزوعەکەی بلا ئەبێ هاوکاری بین وەکوی برا گەورەمانە و پورە ئاسیا تۆش قسەی خێری تا بکە ئاژنەکە بێنێ بەخوا من حەزەکەم بەس نازان باوکتان بۆ ئاوای لێ هاو خەمە نەبێ دێنن بۆ خۆم باوکتان نەوە کاپتۆ تو زانیگەکێوە نانایەڵم بەخوا لەو ژنەیە بێر بێنێ نابشتیوە مشکمە و دەرگا بکرێتەوە لێمانە وەڵڵا هاتنەوە بەخێر بێنەوە بەخێر بێتەوە باو چتان کرد وەڵای ڕۆڵە هەر سۆراخەکەین و ئەگەڕێن و جەمال بەرازە کیە بەخوا جارە دەستمان نەکەوتووە ئەڵێن باوکە ئێستا تاو ئەو ژنە بووێنی ئابۆ تێنم کوڕم تۆ زۆر سێری ئێسێ بەیەک و لای و کابرایان نەیبوون نەی و قەنگە هاریان لە جنوب بینیوە بارەوەڵا ئەی بەکە نابێت سۆراقێکی بدۆزنەوە شتێک بزانین نە زۆر ڕاست ئەو کاتێکاکە وعد بێ وعد بێژنێ بە خۆمێنم و ڕۆبعشنێکی بۆ تۆ هێنم عادیتە باوک نازم باوکە تۆ ڕابە مریشکی کردویان ڕابەژنی ئەنی چیوە چەنە بازی دوای ئەوش بە قورعان نازەوە چەند سێر دەکەم لەگەڵ ڕێز و حرمەتمە بە قورعان سیخەم پێونیا دەزم دوایی بەخوا قۆڵم ببڕی ئێمە لە پشتین یا قسەی کردووە بلە تۆ لە خۆتۆ عوسمان چۆن جێی سیقەنیە ئێمە لە پشتین نایشەڵا و دەرگایمان لێ کرێت و هەموو یەکەیەکە بەس سۆراکێکمان دەستکەوێ هەموو شتێ حەلە بێ یا ڕەزی وایە پێش باوکم و ژنە بێنم ئامین دەمشکێ چیتە کچم ئەمە چی ئەم گریانە نەبرایەوە باوکە بروسکمەوێ بهێنەرە ئێرە کچی خۆم تۆ نازانی ئێمە کێمان پێڵێن من ئاغام تێگەی ئاغام حەیامان مەبە بروسێک کێ ئەوە هەر بۆ گاوانی باشە وەڵڵاهی لەبەرەو مەوزوعە نەبووە هەر ژنم نایە تە باوکە چۆن دڵێ وای پێڵێ کچی خۆم نابێت شتی وا نابێت باوکە ئەو منی چا کردەوە ئەگەر ئەو نەبووە من تا ئێستا قسەم نەمەتوانی قسە بکەم ئەگەر ئەمە نابوو تۆی چا ناکردەوە من کچمەیە
چیان لێ بکەم ئەوە تا تەلەفۆنیان بۆکەم جواب نایەنەوە منەرەومێ اسماعیل بەڵێ ئاغاجان بەڵێ ئاغاجان فەرموو فەرموو ئێستا خۆمەزانم چۆن چاریەکەم ئەچی بۆ ماڵی عوسمان بەڵێ ئەو گەڕەکە ئەگەڕێی جوان جوان دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵان تا ئەیدۆزیتەوە عوسمان بلا تێگەی ئەو خاڵە درۆزنەی ئەیانێنی بۆ ئێرە باشە دەبڕۆ هەتا نەیان دۆزیتەوە لە ژێر عەرز بۆ یان خەیتە سەر عەرز بۆ ئاغاجان خەمە نەبێ بە شەرەف و بە ناموسم زۆر تووڕە بوویان هەر ئێستا ئەچم کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک فەر بە فەر ئەیان دۆزمانێ هەمیان بە شەکە خەمە چارەکەوان لە بەردەسی باشە بڕۆ باشە جاوەڕشتم چی من دڵی خۆ تەنگ مەکە ئێ خۆ ئەزانی چۆنە ئیشەڵا پشتیوان بەخوا ئەیێنمەوە ئەم ماڵە بەردەمی خۆت خەریکە ئەو مێشکەمە تەقێ بۆ بۆکە بۆ زۆر مشەوەشم نازان قسمم کاکە ئاخر ئەو هەتی و بەرازەکە تاسە جوابی نیە و حەواش ڕۆژە لەوانێ معلوماتی بەدەست نەگەشتو بۆیە تەلەفۆن ناکە باشە معلوماتی بەدەست نەگەشتو ئێمە سی وەرەقەمان ناوەتێ نابێت جواب بکمان باتەوە کاکە ڕاستەکە وەڵای سی وەرەقەش کەم نییە لەم ڕۆژە کاکە تەلەفۆنی بۆکە من ناکرێەوە ڕقم من لا نییە من لاتانە لەلایەتی بلە چەنە بینوسە کاکە 0 گەڕای چی 0 گەڕای بەگدانە ئەرزە بێنە کاکە بێنە خۆ بێنە توێ شێت ئەوە عوسمان بەم ڕقەما شتێکی خۆشە بۆ باسکردنەوە ساڵی هەفتاکانە ڕقەمیان ناوینەتی هەمووی سفرە کو هەفتاکان موبایل خۆ من موبایل ناڵم بەس ئەم کڵاوی عەسکەری مامەگرت بوو هەموو ڕقەمەکەی درۆیشی کردەوەی تێگیرا نازانێت چۆنی ڕاستکات ئەزانین چی باوکە ئەم پیاوە لەگەڵم مەرحەبا درۆیە بازی ڕقەمەکە لێیە ئەمە سەفر ئەسا جەڵس لێ جەڕەسە چی باوکە جواب نایەتەوە جوابی نەیەوە بەخوا یا سەرخۆشی یا ئاگایلی نییە کۆرە بابە نابێت کاکە خۆیمە پارمان نەدۆزیوەتەوە تۆ خۆسی وەرەقەت داوەتی ئاخر با سەرێکی لێبین ئاوا سەرێکی لێ تۆشتە دە شخصیەتە لە من بچەوە ئەوە سوێن نەبێتەوە بۆش تۆ باش شخصیەتەکەی ئەی تۆ ئاگا لێ من دانێکم دۆزیێتەوە کچە ئاغا کچەکە خۆی لە خۆریە ژنێنانەکەی خۆی زۆر جوان خاڵە بەکرد دانی چێ ناو کەس نێزانی کوردە عەرەبە چەنەبازی ئەمە بۆی دۆزی من بۆ کاکە خۆتای خۆتە با بڕین بەرازمان بەرازە چی باوکە یەک شڵ تەقەنجایی تە لەگە ڕێز و حرمەتمە وڵای تۆ سوو بە تۆ بۆژینێنە وەرە دەچەنە عیب وەڵا هەیە پیاوە بردو تۆش داستە دێستە پێشمان کەوە ئاسیا لێرە بنتایە بینەوە باشە باوکە باشە بەکرد یاخوا حافیزتان بێ اسماعیل لە گەمژەیە چی کرد لەکوێ نازانم بۆ نەهاتەوە نازانم با تەلەفۆنێکی بۆ بکەم فایدەی نییە جواب نایەتەوە اسماعیل اسماعیل ئەوە تۆ لەکوێی کاکە چی و کرد نەودۆزیونەتەوە اسماعیل بە حەقی خوا نەیاندۆزیتەوە نەیتەوە بەم ماڵەیە بگەڕێ لەگەڵ ئەو کوڕانە نەیتەوە با پێ بڵێم پێم وتی لە ژێر عەرز بێ بیانێنە سەر عەرز بۆ السلام عليكم. سلام بخير باشا شكون سلام اشكاك جمال جمال والله معقول نية لبدرقاك كلاود زمان الشرون بيداكني وما تشي تفتيشه بوله ويما بو مالي خوما والله ما اشتي شو وازمه كاكا باشي كاكا جان امريكان شيطان شيطان بيستا والله برات هاسه او قناه لا نجي داوا نجي داوا اي كاكا ما سي ورقش بناو تاسه هالسوراخي شينيه ازاني سي ورقتنا وبكي ايام بهاري جناب النبو من متم بارا بن بهاري الحقيقة والله ما كنتوا لخوتوا بو باري تبك والله خدايتوا وانا بولا خومو يا ايتو نوغو چەندتان ناوەتێ وڵا سی وەرە دەبەسەری هەرسێکتان 35 وەرەقەی تێچوو یاغم بە پارەمەوە بۆ جەمعەتە 5 وەرەقە لە جیرفانی خۆ ڕاستەکە دیارەوە 35 ها پێچووپەناوەمانە ئەتا بەسڕا چوون تا بەسڕا لەوێژ نەبوو لەوێژ نەبووە ئەخر ئەسەرێ معلوماتی هێشتێ هەر پارە بنم دانی ئەسەریمان دۆزیوەتەوە ئەزانی لەکوێیە ئێ
لحدود سوريا للربيعة ئاڕۆلا گەشتۆتەوێت حەگە سووریابیەوە زۆر بەسیتەوە هەر زەڵاتەیە عوسمان یعنی چی؟ ئای من وەختی خۆی هەفتاکان لەوێ عەسکەر بووە خەڵکێکی باش بە ئەدەب بە ئەخلاق وەرە دەبەسە بابە تۆ قوشتەبەوە دیوە ڕەبیعی دەباسی چیەکەی تو بابا بعملەوە نایە ئەگەر تانەوێ بۆتان بدۆزمەوە ئارە وەڵا پەیوەندی بە هاوڕێوە بکەن ێسابان یەکەم ئێ باشە باش نییە دەخێر دەگارە ڵەبانی شیکەی مەمنونە بین بەس هاوڕێە گورەتی و هاوڕێە وەرە بزانە و پیاوانە چیانەوێ بۆیان حلکە باشە بێن سەلامە خزم دەنگ و باستان چۆنە وەڵا عیدمانی کوا خۆ هیچ نەپارە دیارە نەک کابرا دیارە باوەڕ و قەنەعەت کە سۆراقێکی زۆر باشم بۆ کردو لە ڕەبیعێ لە سنووری سووریا بەڵام باوەڕ و قەنەعەت کە ڕەنگە تەسەور نەکەن 35 وەرەقی ڕێکم سەرف کردووە 5 وەرەقی خۆم خستومەتە سەری باش یعنی 5 وەرەقە بینەوە تەواوی بۆ مانەگری نا 5 وەرەقەی چی وشتی چی ئەبێت ئێوە 15 وەرەقە بۆ 20 وەرەقەی تر بیان بە من 20 وەرەقەی تر 20 وەرەقەی تر بەخوا زۆری شەو پێشمان نیە وەڵڵا بەکرد بەو خوای $1 شک نابم ئەخە دەبک تەلەفۆنی بۆ ئاسیا بکەم کاکە شلەکە دەبم بۆ مەیکە بۆ ئاسیا وەڵڵای دۆلارم پێنێ باش دیینەکەن بەقەڵ لە بەردڵیەوە ئینسانی چاکن تەمەنێکتانەیە ئەوە قیلیسیام لێکرد 15 وەرەقە داواکەم و قیلیسیای لێکە ماڵە ئاوا بێت بلە حەزەکەی تۆ بیێرێ دوایی وەرە باوکە منیشی تۆ ڕۆژە 5,000 سێ و لێ وەرگرتمەوە تۆ 15ەکەی بەرێ عوسمان گیان شکی پێ نابم بە قوربانە کاکەگیان تەلەفۆنی بۆ ئاسیا بکە بیێنە ماڵی خۆمان ئەمە ناکرد چی عوسمان ناوێرم شێ بڵێ مەکسەر تۆشار ئاسیا و گرتۆ تو ئاسیا دەکەیفی خۆت یەکیان هەڵبژێ کاکە حکم لله تەلەفۆنی بۆ مەکە چەنەوت بە قوربان 15 وەرەقە 15 بەسەر چاو بەسەر چاو بەڵام دڕاویتیان نەبێت نانە خەمەنە دۆلار دڕاویتیانی بەکە زۆر ئێمە پارێ لەکوێ بوو بەکە بە ساقی چاو دەستان یاخوا سەلامەت ئیشەڵڵا وەڵڵای عەرزەکەم فرۆش بەسەری عوسمان ئەی دام نابوو مەسرفی سووکە ئیتر من لە خزمەتتانم سۆراختان بۆکەم هەموو شتێکتان بۆکەم ئێوە بڕۆن و بەخێر بڕۆنەوە بەناو ماڵی مناڵی خۆتان و هەموویتان بۆ سافەکەم هەفتەیەکەی شەڵا بینەوە ژیراوە وەرە بابا هەفتەی چی سێ سوار ڕۆژی کە وەرنەوە ئەمەم پێ خۆشە پیاویت پیاویت خێر و بەرەکەتەوە مام هاوڕێم جارە ڕازگۆبی لەگەمانە دروستمان لەگەڵانە وەرە دەبڕۆ چاکل بڕۆن بابا ئاغاژە چی کرد؟ وەڵی ئاغاژان زۆر گەڕان بە دوانان و دۆزینەوە لەو کاتەشا سوفایتم ماوە بەپەلە تەلەفۆنێکا بە مخوتیان ناخۆشم بگەین لە خەسەخانە ئێتمش برد بۆ خەسەخانت ئەوە هاتوومە تو ئێستا بەخێر نەیتەوە یاڕەبی باشە ئاغاژان چی بکرد تشتەکەوا گونجاو من تۆم بۆ چۆ نردو توی چی کردووە کاکە من چاوەڕێی تۆ بووم ئاغاجان خێزانمە و خۆشمە و هاوژینی ژیانمە و ئەی نابێ بیبم بۆ خەسەخانە تەلەفۆنی بۆ کردووم ورە سمایل هەی دێمیاش وەختی خۆشەویستیە من ئەڵی لەسەر ئاگرم ئاغاجان چی بێم خۆمەژۆ گوتۆ پێم ناخۆشەکە نەمتوانێ بیان ورە بڕۆ دەرەوە جارێککە نەیتەوە بە ماڵی ئەسمایل پیاوی وەکو تۆم ناوێ ئەسە بڕۆ دەرەوە هەی هیچ لە بارە نەبوو بلا بۆ مۆسیقای لێ نەداوە من بیستم مۆسیقا لێدەن و یۆگاکەن بلا یمنانە چیە بلا بە قورئان بلا های بلا پەیام پورە ئاسیا ئاکیان ئەوە چێ بە قوربان چییە؟ ئەزم سامت بووە سبحان الله ئەوە چێ ڕەڵە وای سحرەکە بڵێ یۆگاکە؟ نام هیچ جواب ناداتەوە بە چییە بەرە دەستیە؟ نانی داناوە ئەوە چی ڕۆڵە؟ بلا بڵێ گیان تۆڵێ من گوزارش بێ لە شتێکوی مەتێنەگەین وەڵی نازانم بلا کاکە ئەی بسمیلە ڕۆڵە چی ئەوە چی ڕۆڵە
ئەوە چیەوە بێدەنگ قەدەوە ئێوە نەبوو چی و کڕ بووە لاتوە چیە لە سامت بووە لێ کار بۆچی؟ وە کچەکەی ئاغای لێ ناتبێ باوە چی نابابە نا ئەوە باشەوە عوسمان لەوە چێ جۆزی وەستا بێ بۆ خۆتەڕ نەبووە یعنی دەمێکە قسەی لەگەڵاکەم دەردینا قسەم بۆی کردووە دێسە خۆم قسەی لەگەڵاکەم بلە کوڕی من ترسم شتێکی بلە گیان حەیف حەزمە کرد وەڵا هەستەکەم نوتقی گێرابێتیەکی تازە و کوکنی لە کچەکەی ئاغامی تر قسە ناکە وەڵا قسەی بکردا ئێستا چکە نیازمەمە هەمووتان بەرم بۆ داوەتی فالودە ئەرێ ماڵاوێ باوکە پەلەپەلەتان لە چییە دە قسەک وەڵام جۆرەکەی خۆمە من خۆمەی ناسم بەس لە یەک شت تێنەگەشتم جاڵۆکە ئەمە چی بوو ئادی بیکەرەوە دەتونانەکە ئەمە تێنەگەیشتن چیە باوکەش ئەمە دەسان زایانی چی یۆگایە ئەمە ئازایانی چی ئەمە شایانی چی ئەوە تەڵەیە ئەوە کە چۆلەکەی خۆی ناکە بەوێ کە هاتە ئەوێ تەمام نانابینێ کە هاتە سەر نانەکەت براشێک ئاوایگری چی تەپڕی بە فیساغۆرز لێیاوە ئەمە تۆ چیت فیساغۆرز باوکە فیساگە زایماز خۆسەکە چییە پولی خۆ نادەم منی بیست بە لە کتێبان زۆر مهمە بڕێن بۆ فالودەکان وڵات سەربەتم لەگەڵا سەڵبەتەکە باوکە کەرە فالودەی چی ئەیڕۆڵە چۆلەکە لەم ژووراتیەکە تەوە و لێ بووە کاکە گیانی توێ چی باوکە دەجوڵ بەرەوە وەڵا ناوێرم بەخوا لەلانە کاتی حەفلەکە بێ باوکە دەبا بچین ددی ئاخر دەجوای بچی بەم دەجوای بێرە باوکە دەجوای بەرەوە تو باوکە جاوە خەزوورمە جوای بەرەوە ئەلو واللهی تقریبا باشم چێ وا نەڵێ ئاغا ئەلە وەڵا قەنەهاری گرت نەوەڵا بەرشۆنە بۆی نەکردووە خەبەرەکەم مانەوە ئەزانی ماتان بە خۆر نەگیرێ یەینە خزمەتە دە باشە خۆش مەش دەبیت ئاغا دەبرە خوان لەگەڵ کوڵە بەرپەرشەلوە هەرچ خەزوورێکمەیە ئەڵێم جامانەکەم لەکوێیە وەڵی نازم باوکە لەو ساوە ئەگەرم ئەو جامانەیە بە قەبری ئاشدای ئەوەی شاردی عوسمانە نەڵێ ئەو جامانێ سنتەر ئەوە زای بۆچی خاڵە بەکەر بوو یەکدا ئەوە زای بۆچی خاڵە بەکەر بوو لەگەڕ زۆ حرمەت ماوەتی با ئەو جامانە بێ دوو دروی بێوکەم ئەوە ئێمە بۆ تۆ باشین تۆ عیب ناکەی قسە بە کاک بەکرەڵیت چیم بۆ لای ئاخا ئێمە حازری ئاشەق لەو قەنەهارە هەڵەیە بڕێن حازری بەکر لەگەڵ کاکە کچەکان بۆ خۆتان لێ لە بنانێکی خۆشمان بۆ دروستکەم کوڕم ئەو بم ئەی چۆن بنەحین ئاڵم یەکشت تەمە لە ڕێز و حرمەتمان هەر بۆ من جوانە لە مۆلا بڵێ خەزووری بلە کورە ڕۆڵە بۆ دەێنم بەس لەم مەکە باخۆم بگەێنم ئەگەر بۆ منێ ناپیسمان لە چی لێ لەسەر خێ حافیزتان بێ ئەگاتان بەکریا دڵیشمان پاک بوو یاخوا بەخێر بێت یاخوا دەسەماچەکەم ئەرێ عوسمان بلە دیار نییە هێنام ئەوە تا لێرە وەڵانەکە خۆبان ناتخۆ عوسمان کوا بلە ئەو کوا بلە هەستی کوا بلە 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 لەژێ کورسیەکانی عوسمان سەوتی لێ سوڕەی نییە بلە ئەو کور هەستە لە ژێرتا ئەو ماڵێ بە قوڕنەجی هەرۆ چۆ لە ئەوە چییە وەڵام بلایەوە بلە هەستە لە ماڵی ئاخیان ڕۆڵە هەستە هات مۆژووە بە چۆن ڕەش بڵە ئەو حرەکاتارەسمانەیە بەس بۆ سعبەتی باشە کاکە عوسمان تۆ دوای سێ ڕۆژ جوابەکەتان لێ جێڕینەوە دیار نەبوون نە دەنگتان نەبوو نە ڕەنگتان نەبوو نە جوابی تەلەفۆنی دەیایەوە وەڵی ئەلحەقی تۆزێک مەشغوڵی ئەوە نییە سۆراغی قەنەهارمان نەزانی دوای خۆ من سەی تەلەفۆنەکەم کرد تەماشاکەم جەنابێت تەلەفۆنێک کردو ئەجینا من حەدم تێ دوای بتونایەوە بەڵام سەعات 12 شەو بوو وتم ێستا 12 شەو بۆ ئاغای کەم نووسێ بەخوا لەوانەیە کورتان فڕەیە ئەرێ باوکە شتێ بڵێم تووڕە نابی کوڕ لەگەر ڕێز و حرمەتمان بۆ ئاخا نازەمەڵی دەبێ بەڕادی ئەوم لێک تاریخە دەرچوونە من چیە گوشتان لەبەرە کوڕم تۆ زۆر سەیری قسەی زیاد ێزانیت کوربا بە تۆ گابە گوناه ناسی خۆ بەوە نییە جلەکانمان یعنی یەک ڕەنگەم کوڕم زۆر سەیرە دووشتی جیاوازمان زۆر چۆن
هسه تسبيحه كان معناها هريش الرنجك واه يدوا من سنمني او هيتي هتا کاکە تۆزی ئەدەبتانە بێ ئێوە چ ئایلەیەکن چ خێزانێکن اخي شو خايجه مقصد من جنت مقصد ئاغاجان بفصل اللي تيقاهم مخوش من نازم شي ئەرێ دەواز لەو شتانە بێنن ئاغا گیانسە پێمان بڵێ قەنەهار لەکوێ بۆی تۆڵی خۆمانی لێ بکەینەوە قەنەهارم گرتووە ئەوە تا لە ژێر زەمینەکە حيبا قربانه بما تسليمي منك اغا جان خفتي زورا بمن والله ابي بزله هاريكم شي ازاين شي انا تو ميبون تو بني بس انا زين شي ليكم بس تو بي والله تسلیم کەس ینی بەگە تسلیمی نیگەڕایەک یاشم تسليمي خومي كو حق هنا بيت خومي طوبيان ئەی زۆر باشە اغا بخاري اغا خدشي ما حسن سەر پێ حەسن ده حسن عثمان باني تقيني بمدى تشابي بكوتو او صالح على كيف اصلا هی یاڵا من ئاغایەکی گەورە و گران ها جوابی تەلەفۆن نایەنەوە گاتەم پێەکەن ئێستا خۆمەزانم چیتان ازاي راسك على الحقي راسك كاكا او اغا ومن اغا كيف قدام بولاخا برو دەی ئالێ و دەرگایەوە بڕۆم بۆ سزنەکە دەی بەڵێ والله بيم خوش مدري كل حد يسوي أدب أقصى لك الآقا لا ميزانية باوكا باوكا والله يا حكيتي أخذت زيك آقا يجي يقولوا كذا أنت نشوف بوش يخسر لا قال شيء لك الآقا والله آفن دخل دس من ئەو پیاوەم جوابی تەلەفۆنم نێنەوانێ ها والله موضوع قناة هالبوتوزي من السجن برو دەی تۆش خميس سجناقو بينا وين خم مسوي سجناقو مالي خزور ما خد زاني أنا والله خەزوری چی من ئەو پیاوەم ها گاتەم پێ بکەن تەلەفۆنتان بۆ بکەم جوابم نێنەوە هو موضوع قناة وأجينا باوكا تو السجن منيش قاعد في بس نيورو قرص مزيان ولا دوك سيدي يا ازاينش يا مامجان جو لما قلب اخوا سجنيتو درجه جا سجنو خوشتر بڕۆ درۆزن دەی تۆش بڕۆ دەی عمر النبينا بونا قرسي هاتي عمر النبينا باشا لا خاطر سي داوى الشيء روي باب الرشبه اعدام شو اعدامك اخا والله بيت امجوره هزاك هو من نفسك اللي بيه هزاش قبل ديالي ايوه تملا شيء توت الاغايه كوره لخومه وتم اسمع قسمك بابا تقول شو دمي خد زي مسألة قال سجني انا زين شي باوكا تو هذا سجن وما نبينا كاك تو جنبوبه من ناري سبوا من بينا وصع متي ولا حد النبي جورك شلون يلا بياش من بيني انا حاش معلش والله بمجدان الله دبي اي افريد زعزه دان انا بازي من قلق يفتكم خلقي شو سوريا ترسم حكم ما بالبق والله خوجي كاك ها انتو زالم ايوه كي وعظه والله توقف دوامين بين عثمان جان من توزي بيتاقة بخوا بيري آسيا شكم بو بير مناسبة كي وعاو بيتاقة توزي قصي خوشتان بو بكم بو يجري دابا بيك يا بابا عثمان او صالي حفتاي حفتاي يميني دابا انا من على كان داني شو كيشم بشوب اذا اي عثمان انتو بانا ما اقول لك التواكم كاكا جان بالله مظاهريه غستي لو ابو غريبه او يبقرن بشقي بشرن والله منو كاكا عثمان جيداي باشا دقيقة بيان باوكا تو جيران نباكم بشرف مدرو كور خوي بيري چوتو اگاي ليني دوينو بيرتي خواردوا زهايمرينيا والله كاكا كبراي نجوري مجوري چي بكان تاغنا فري هي يجك ام عثمانيان داما وسرو قاريان كربو بريميزيان ليا قول بزين بياتو او مريش كسوريا كان او خوي اخذ توزك اخذ نقسيم كابرا يبو بس بريشكي سور يا عثمان وكاتب بس مريشكي سور وزاني بابا جا لك الرز وحرمت ما بو جنابي قول لاني لك الرنجي دمو تشاو طبعا دايلي بو اي عفر دايلي اسمع روشن بيري لا كي ضرني لبرساده مشوري كبو بخو هاواري بك كاكا كل باب من 5 روز نانو ماستركم زين قبر باني قبل ما نقرين على ما نقرين ما نقرين حتى والله ورا قرين ولا بابا والله برسل ئەوە چی وي اخجا ها نتقي بس نتقيني پێشە بساقه من ترسم بساقه جوا بگرن بالي هەتا ماون ئەوە جێگەتانە اخذك قناحتك والله قدر ما عندي ئەی باشە عوسمانە فەنی تۆ من بە پیاوم زانی كاكم بيام کچەکەی خۆمم مای تێ ها
شان شوكتي من ولا واش ثواني تو سوكاتي بخو كشكم كاي من سوكاتي بكر او بكر خوي بكر تو شرف وناموس وحيثيته يك ساعات وصفي اغانا كاين لا والله دروقي لو صار سمي اغاقك جنوب اغا اغا اخذ سمي منك لمن ولا بكر او بكر دروزين بقول بعد مقابل والله استوانا لا دروني يا عثمان امونا ونشانه كاني الراسته بس اللي خو بكر ابي برزي اليري باشا اخي والله تو ما في ام بي جي لك بقول عن الامم المتحده اللي ما في من المشكلات اللي يمكن كما لو سبزنا الماستر السياجه مش مستحقي لو خراب تريشن يا كيشتن جوتان ليه والله يكون من حزم ليني بس اما يكبابو او يفالو دي تم بابا اما سجنت على شنو توزي ادابتان تيابي بكر دام مش تي سورو كراك وتخو كرنا كيت جاب هاد فرمان يقبتاني ما اخر مره اخوان رابرداريني اغا جاب خالتي اخوان انا لما دليفري بيزات عم والله ما بس توزي هي صاص وشتي لقلبي عزيز دم زهري ما تاني زقنا بو تاني هي جاي جون دم دم ها دانش بس هاكا في موتي جوابي تلفوني برو او اغا كري شويه او اغا بس باجوي لي انا بكر بو اكي بو نازاني قسيجي خير كيت اخي جان من هاتموتو خدمه جناب داوي لابد من ليكم جو بقرا اسماعيل ما دام داوي لي بردنكي ام جار لي دبورم بەڵام کە ئیشێکم مایە دەست زوو بە زوو جێبەجێکەم مەڕۆ بم لاو لایە ژنەکەم نەخۆشە و ملاڵەکەم نەخۆشە و ئەمە ئیش و کارە کاکە نابێت تۆ بەجێ بێڵی جۆ بگرە جوان جوان ئەو گوێ بگرە و چاو بکەرەوە ئەوە عوسمان و کوڕەکەی و زاواکەیم سجن کردووە لەوێ تێگەی موبایلەکانیان لیە سەنی ئاگاداریانەبی ئاگاد لە هەموو هەڵس و کەوتێکیانە بێت تێگەیشتی ئەم نەڕۆ عليكم السلام بخير بيا اخو نايدم بابي وحده وحده بيني بس تسكارينك يا هوي عائليه بينا بابا بينا بينا نديوا من ايش بينا بوتوشيت على الله توش باش جنابش الله يمكن اسماعيل بقى من ندير من زاوية أغام 3 زاوية أغام ناخذ بين بدي تو سجني بو نقصك دتو كاي اسماعيل تو دانيش هلامان كعب والله دانيش بس بو دانيش دتو دانيش انا مهم انه دانيش بس ما شاء الله بقى جولك وتري عنواني مشكلة تونية خوش وجواني كاي اسماعيل جا خينا ناوي اسماعيل مزين كعب الله ناخذ اسماعيل كاي اسماعيل جا برسالك ما هبو بەیام بەڵێ پوراسیا بەیام گیان بەڵێ ڕۆ تەلەفۆنشتیان نەکرد کێ تەلەفۆن بکە کاکەم چوزانم بەکرد چوزانم نەوەڵا کەس تەلەفۆن نەکرد هیچیان هیچیان خوای ئەدە تۆ بیکە بۆ کامیان بکەم دەبیکە بۆ کاکمێکی بۆ کیەکی بۆ بلەیەکی بۆ کیەکی بیکە پوراسیا جۆڕەسە بەڵام جواب نایەنەوە لە تۆ پەلەمەکە با تەواو بێ وەڵا داخرا جواب نایەنەوە ناسان باشە بۆ دەنگیان نییە درەنگە وایە وارێ بزانم ئەچی بۆ کوێ چم بۆ مەطبەخ تو لا اغايجك وانا بالا قربان ما غاني تشن دياتي والله من معي دوسار زعما دوسا باريها او بارينيا بو احترامي خوت بقى بأدب لا بس خوني يعني كما يا جار تشيبكا بويك شتنا كم من وتوا تشيبكا دوساناتي بارا من بيانصو زي ما اودر قاما بكره براك سبك والله النجاة تبي بو والله تور سر دايله بالبو من برتي تشيم شو اخوم راسك والله 1 مليون بنات دقيقه ما ناكلوا بالسدراني داي اقام كوشه رس جنابيه ونيا باش بودكين بمليون ونيوه والله دم لان بيتي بيع على تاع حسك بيع بابا بيع بمية كل الدكه كان بيعيشي بارمان ديو بخوم انا اسمنا اقام كوشه لا خد جنات كل ساكن امي كشتو تاع ناخذ من بيوها ناخذ تيجي ما كاي اسماعيل بساري كم طبعا الرز وحرمتنا باقي جنبي ادبينا بيلمو تاع لون ديال السشواج هاو تشخل هي هاتي تو زوك يا زاني باشا لا هكا سبا سيستوتين شملي هاتو هاو تريش قلي بس ميلي اويلي وقجي اويلي عشان بالله اسماعيل عقله تو بكر يا زاني جنب يا عقله هذا والله اغا انا خاطري
ئاغای چی؟ ئێوە بەشەقەتان کا بە زەلام ئاغا باشە ئەی ناکەن بەوان بڵێ هاتی ئەوە سژمەتان یەک قسە بکەن بۆتان یەک قسە لە قسەی ئاغا بکەن وە پاشانیش لە قسەی من شاقسە بکەن ئێوە چی دانیشم بۆ خۆتان ئەبێ ئاغا لەلا بتانزێ لە خۆتان والله ئێمە لە چاو ئاغا تڕیکەریش جا یەک شتیشێ پێ بڵێ کاکسمای گیان ئێمە حەقمان نییە دەم درێژیکەین لە عاسی جەناب تا جەنابی وەستابی ئێمە بۆمان نییە ناماقوڵی بکەین دەتەوە قسە مەکە من ئێستا چم بە ئاغاژەڵێ خوا پێم پێم بەس بڵێ نیوەڕێ برسیانە و ڕیش بەخێری خۆیەکە سەر لە فەلافەتان بۆ بینێ هەرچیە بێخوانی خۆتان دەردیکە ئەڵێم کاک ئیسماعیل شتێشکە بڵێم توا بەس تووڕەمە بە وڵای تۆ قسە زۆرە باشە ئەڵەم بۆ حۆریە چۆنە تخوا ئەو کچە جوانە هاتیەوە چی ئاغایە وەڵی جوێی لێ بێ وای پێڵێ ملیلیەکە تۆ قۆڕێ بەسەر باشە باشە ئەوە منە ڕۆم بەلای ئاغاش با قوزەقوتان بۆ بێنێ بیخۆن گەرێ بێ جۆم لە دەنگتان نەبێ باشە دێخوا حافیزن نەبێ ڕسمان دەم و پلی بینی وەڵی خۆ حازر کردووە جغ لێ ڕاستەکەی چی من چییە بۆ ئاوێ تااقەتی ڕۆڵە ئەو ماڵە لە ئاست و مستەوای ئێمەیان نین وەڵڵاهی سەرەواوێ لە مێشکیانان نییە لە مستەوای ئێمەیان نین ڕۆڵە تۆش و بۆکەی بەوە باوکە یا من بلم خۆشەویست هەمووی باوکی ئاواتێکی ئەگی نازانم بلەژ منی ئەوێ کچی من بە سۆز بیر مەکەرەوە بە عەقڵ بیر بکەرەوانێ بزانە چیەکەی بزانە بەرنامەی دوا ڕۆژت چییە باوکەیان تۆ باشترێکە زانی من دەزانم کە تۆ مەسلحەتی منە ئەوێ ئەی چۆن بۆیە هەر شتێک بڵێ ئیتر من ڕازیم ئێ باشە باوکی من ئاوا تۆ وەرە سەر بار بە قسەی من بکە من ئەزانم ئەو ماڵە لە هاوسونعی ئێمە نین بە کەڵک نایەن باوکی من وەڵی کوڕەکە شێتۆکەیە بە عەمەل نایە سبینێ پەشیمانە بیتەوانێ من چی بکەم باوکی من ئیتر باوکە بەس باسی بروسکەرەوانە لە لای من باشە ئیتر تەواویانی قەناعەتێک کرد کە تۆشی پێ ناکەی بەڵێ ئەی باشە باوکی من ئەریەتی و ڕیش زبرە چوو بە سەرما توزان تەواو ئەوە خەوە ئەمە خەوتون و تێلم داناوە جۆ بگرن چاودێرێک مەوێت لە ناوتانە ببێ بە مراقیب بەسەرتانەوە ئاگای لە پاک و خاوێنی بێ تێگەی ئاگای لە حەس و کەوتان بێ بە تەواوەتی جۆتان درۆزانی کاکە مەجال بە مراقبی درۆزنی ناوێت ئەتێ کاکە نامداوە ئەو درۆست دەکەمان جا تۆشی ناوێ و تۆشی ناوێ من لە مەکتەب مراقب بووم یەک دەخەمە باوکی هەردووشیانم من ئاگام لە کوڕەکانی جیبێت و لە زاوا باوکشتی وا ناخوا لێرە سجنە کاکەشان ئەوە هەر هاتە ژوورە ئۆقسەیگر مەبەستی منەزانی بۆ دەبۆی من زاوای خۆی تێگەی نزیکم لێتەوە ئاخاژیان بێ من دانی باش ئەوە تۆماندانە ئاگان لێیانە بێ چاودێریەکی باشیانەکەی تێگەی بێدەنگی و ئاگای لە پاک و خاوێنی ئێرە بێ نەیکەن بەسەرە لێنک و پیسی کەمێرە داینێ بۆ خۆم باشە داینێ بۆ خۆم ئیتر هەرچ پێویستێکیان بوو هەر ئەوەنە بانگمان کەو سمایلەوە لەوێ لەو دیو دەرگاکەەوە وەساوە ئاخاجان ئەڵم کلی دەرگاگەشمی تەحسن دەبێت دیلی دەرگای چی دەوتم ناشری ڕابێری باشە خۆمە ئاغاجیان باشکم ڕۆژێکیش لە هەفتەکان وهاجەمان بۆ دابنەی بە ساقم شکە چڵکنیشمە گەرهێت تەنەکەی ئاوم بۆ گەرم بکەن واجەشتی وانە واجەشتی وانە بۆیان هەیە پیاسە یەکەیەکە ها ئەوچ بە سمایل بانگەکەی یەکەیەکە بچنە دەرەوە پیاسەیە بکەن تەوالێتکەن و بێنەوە زۆریان پێ نەچێت باش چایەکەکەی بە دەچاو یەکەی ماڵە ئابێ خوا ئەمە درێژن نەکە بۆچی ئاقای ماشەڵڵا دەست و دڵی چەند جوان تەواو من نەجاتم بەڵام من برایم من نەجاتم کوڕەکەم بێ بە مراقب معدە لە دەرم یەموەسم یەک دەقە نا بۆسە خاڵە بەکرد بە یارمەتیتان باوکیژان باوکمی لەسەر سەر چاو لەگەر ڕێز و حرمەتمان بەڵام من شتەکان بە قانونیە ببڕەوە ڕۆڵە ئاخم من باوکتمێک من حەزەکەم یعنی پیاو بی پیاو ئەزانین چی باوکیژان داوای لە گوندەکەم لەو شتانای پیاونی پیاونیم کاکە
كل متمثل لي على الاقل وباوكي دو صالون زياده انا سيتوار شفت زياده قلت ما ناخوا وشتانا ناخوا او نو شختي الله مو نكون شختي الله بو بيما بلا خاله بكر فالو دو وخرم بس صموني زيان بو بس كم دروكر لا نيه براكا وشتانا ناخوا لايمن شغخان تبيت جدو نيه وشتانا باش بالله على الاخر ولا باوك ولا خوشه تا بازاري بيني وبينه جيب باوك جا لقب داوي اللي بردن رزق المدم من دروناك باشا او هربوناك هناك توزي التعذيب بكر مبو زعنا من خلاص انجعوا واو حبي بس تجاو عزاكي يود بيجرنو من ليه تو دير هذه خواهی انا وتو چیەکەی چی پراسیا بۆ تووڕاوی چیم من چی دەڵێ بەدەستەوە باشە لامبرد من تەلەفۆنەکەم بۆ بەکر داخراوە دی بزانە تۆ بیکە بۆ هەستی باشە پراسیا خۆ چی ئێستا یەنەوە یانەوەی چی بەخواشتی وار نییە پراسیای باوکشم داخراوە ئەی خوایان بەخوا شتێک بووە دەبیکە بیکە بۆ هەستی شێکەی بۆ کێیەکەی بیکە پێشکم زۆر ئاواکاندی بەخوا شتێک بووە پراسیا هی ئەویش داخراوە ئەویش داخراوە وڵا بەکریش داخرا بەخوا شتێک هەیە بەخوا شتێک هەیە ئەڵێ هیچ نەبوو بێت بەخوا شتێک هەیە چین بڕۆین ئەی چی درەنگە هەرە وەڵا باس دەچین بۆ ئەو دێ چی ناوی چییە کێ بچی بلورە نازان ماڵی ئاغاکە ناڵێ دیێکە خەڵوز بلورە ڕاستە ئا چم جانتاکەمە ێنم خێراچین بۆ ئەوێ باشە با كذا هسه كل مسا هسه الراس بروا شي بو باوكا هسه كل متقدر تجيب راسك بقسي باوك بكاري جوانا جاي كوتي داستا شي باوكا جنجلي ما بخو انا ما مصور هناك ما هسه كل مسا لو خاك جنازه انا ما صير شي حيواني بو الشرف من بيزم الاخوه معناته تخواي ما بيعوين بو والله غيرت معني هرتوان سبب يا اخي معقوله شوارز لا حيت الا جورك بدو كزنويرين والله توزع بخوف مالين بياو عثمان جا امسي انا ما نبلي بلا ما مزل حتى اني بكي قولك قربانه بمشيك هاتو بخيال ما بجدي يعني يعني شي هاتي بشكل وا اول الوليده ما نشكي بمدا ساقر بمدا شلب يا دقه هاتي بروخوتي شلب كره عيب داوة شين عثمان خوتو قوري شلب شي او كي هي بياو كره اخو باش شلبي وازو باشا كاكا تو خطو هي خطم هي كاكا ايش تو واز ددي بزان عثمان جا اما خريتك يا باش جا بو تعرفوا الكم اخي كوامن بوس ساعه كاكا بوس مساقه ما كتيجي من كاكا خباني حالي باش دولي اما هستي اما هستي اما خاله بكر خاله بكر ناكل ممكن بسفنجي نابي خورتي ابا خوم اما عثماني جنبران باشا اما جبله باشا كاكا جاب اما بخم جيفا بقول عام دو ضرب لهم خطيه بو كاكا بخوا من انسحابي باكم كاكا بالك يمنا شي انسحاب بقول باني تشاوب بو كريد يكسر عدامتك حزق عدام كريد لا والله دوازي لي بدي بخوا كاكا تون بلاي منهم من يكش لم يشكو اعوات وشي شي باكر خطيكي تشاكت النبي با جو ده اما بواقي منالي ابتدائي شي عيبناك كبيره كمو بو سلسله افكار ما تصرين لا هو تبير هي تالي كيتوا تو دس كي بخطك بدري خو دس بيبكي هستي بتانيا كمو بينكم سرمات بقى كل والله بو خطك ما سمعتي باش سألوا سجادة عمر النمين برا لو جا خانمين لا حول ولا قوة الا وشيت مكا عبد الموسوف اي بخيل هذه شو مان كامل النمين اسمع وامك شو علي سيني سفر بقى بالله انت جهزتها للدرقاء والسماعيل بابان بابا تاني قبره تو باني كوخ هنا دبر دي بلدي سرمات توزي خيرا كهات جروحي جناكني كاك اسماعيل بيكري ودرقاء داي هاي اغا اي باوك خلص اسماعيل ودرقاء ترى يا بزانية اسماعيل
آقا كرة دورة اسماعيل آقا ورا دورة كاك اسماعيل اسمنا اسماعيل بلا بلا هات مشي كاك اسماعيل مشي تاني زانه بس تاوي شي تاني كاكا او كره هيلاك ما بيجينا خسخانه اما ناوشي كوتوا باش اسمه مردم كاكا اسمه انا كذا اغا داكم اخي هيلاك هيلاك بقربة اغا نمشي كاكا من الاخوانات وانا بدرو تو ازاينا وبيني توا كورا من خبيل اها عليك اخواناتي عينيريا اتو بتانك من ابو داخل بتاي خلاص ذكر اسمه جعفر يا جوان بقول بالي في ما كبوي جاني وي اقص صفه واسبني خوش انا شي تيبلو شاكي كاك اسماعيل بس واسبني ابي شوني اواب كوي كاكا جان ادي بافير معك سيبرات جوان فيلم بوجاري تشتر ايه بس انا اوا راكش راكش دز اخرته سامناوك يلا انجا اوا دز كرانا تشش بالله باقي بروناتم اغا فريابكا استراكو اغا فريابكا ورده بك يا هذه ايه والله كرايه وكرايه شبوكه راوس اللي زي خو هو بتمان راكن يا والسجن كردو شلون راح اي شكل ليره بيسمع سداني شي جنابه سرداري من بله اي كو اسماعيل كو اسمعي خيارتي ليك دي اخر بو هاتين بولايتو شلون والله برا اكيد 10,000 ما نام كي درقاكتان بوكم وبوقتان راكن بس من شلون راكن تو شرف وناموس بكر وانا ابو بار الله بوقنا ونشانه شي اخا زاني وشي اي من معاشكم لا اخا ما يدو صاحز عفر اول شيء عرب سريتو بخواش تيجي نكد عثمان خاتي شلون اي هاك نيلين عثمان بيلا تشيتو اخذ بيلم خواني كي تعرف لا تو بيلا والله اسماعيل ايوت اخا شي يوركيك لو دبنوت بس هو عزاين شلت اقصي ما تقو عزيز عزيتي يعني اسماعيل اهواني هو ابا اسماعيل مشايتي اخوة اعسب مجهوله وتيلا تريني بك اجينا ايه مراكي تو بياو السجن جا اخزاي جا اخزاي توب شو تيلا تريني جو اماري با هيك بيزني بقول رنجورو داي الرين خو ما الرين انا بس بكر دبر داي شاري اسماعيل كم يسا برو داي اغا جا فريابكا ودرقام يبكنوا انا من اساسين كلكوا اغا جا برو دي بس ابو وصع انا توي هاتيو او فانغا مصيبه منك برولو بوات انا مكرت بس تسالي من اغا عزتيني بقول بان رنجورو رجل بسايم بو خماكي بوات انا مكرت والله بيفينا فلاقه تنكت باشا توشيم بليب بم قلافته وتشواري وكو اواني تيابيا نوتواني هيانكي اغا جا جاجيرانكي اغا جا خو من ناتس من شو مرجوله واني يشا خوي بولان بو خريب الطوبي وتماشي تيولا انا وشي كتوا ناشي ما بو بينو غرزاني انت من فيلا لا بس زانت شهر دكميان